هی لەگەڵ ئێوەمە هەستن لە خەو دەی هەستن درەنگە ئەی خوای گیانەمانە بۆ هەڵناسن هەمویان ڕۆشتن و تەنها ئێمە بەجێماوین هەستن دەی لەگەڵ ئێوەمە هەستن درەنگە باڵمانە سێنی ئەو چیەڵێیت تەنها ئێمە ڕۆشتوین چی؟ ئەی چۆن بچینە دەرەوە دەرگاکەیان لێ داخستوین؟ ئەی چی بکەین چۆن بچینە دەرەوە؟ نازانم تۆ هیچ بیرۆکەیەکە پێ نییە؟ نەخێر من نازانم چی بکەین گوێم لێ بگرن من بیرۆکەیەکم هەیە تۆ نازانی دواز بێنە خۆمان چارەیەکەین من لێرەوە خۆمی پیا کێشم و چینە دەرەوە ئەی خوای گیان سەرم ئەو هەر زۆر ئاسانە ئەو زنجیرە ڕاکێشمەوە کرێتەوە ئەی خوای گیان چاک گیرمان خواردووە ئێستا چۆن بچینە دەرەوە هەی بۆستن وا مەکەن ئەها سیرکەن ئەگەر ئەوانە بکەینەوە توانین بچینە دەرێ هاوکاری بکەن با بێکەوە بیکەینەوە بچینە دەرەوە ئەو چی؟ ئەڵێ با هاوکاریەک بکەین و بێکەوە ئەم بڕوانە بکەینەوە زۆر باشە کەواتە من خۆمە چمەیکەمەوە ئادی یەک دەقە با بزانم قەبارەکەی چەنە؟ ئەوە بۆ چۆتەویە؟ ئای ئەو چیەکات؟ تۆ سەیری کەینجا چی لە خۆیەکە؟ چیەکات چەند پێکەنی ناویە خۆی گیان با ئێمە دووبارە دەستکەینەوە بە کارەکەی خۆمان من زۆری لاک بوومە زانی؟ منیش بەخوا منیش زۆر هیلاک بووم ئەو ڕووناکیە چییە؟ خۆ کردیەوە